ئێوارەتان باش بینەران و بیسەرانی رادیۆ ڕوودا و ڕانێتان لەگەڵا لە بەرنامەیەکی نوێی دکتۆر ئۆنلاین لە ئەڵقەی زنجیرەی نامەوێت نەخۆش بکەوم. ئەمە قەیە باسی وەرزش دەکەین بۆ ئەمە بەستەش کاک ئاری جەلال ڕاهێنەری وەرزش لەگەڵمانە لە رادیۆی ڕوودا و بۆ ئەو میوانی ئەمڕۆمان. زۆر بەخێر بێ کاک ئاری. زۆر سپاس، مەمنون. سەلامەت بی، زۆر سپاس. کاک ئاری، ئەو بەرنامەیە باسی وەرزش دەکەین. بەرنامەی پێشووترمان باسی خواردنمان دەکرد، چۆن بتوانین بەشێک لە خواردنمان چاک بکەین بۆ ئەوەی لە هۆکاری نەخۆشی بمان پارێزێت. لەم بەرنامەیە باسی وەرزش بکەین و یەکەم پرسیارم وەرزش چییە و لە چ تەمەنێک دەست بە وەرزش بکرێت؟ خۆی وەرزش دەکرێت بڵێن هەر جوولەیەک باشە مرۆڤ دەیکاتن دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی جەستەیی. باشە. ئیتر ئەو جوولە لەوانەیە لە کاتی مناڵیە هەر یاریەکی کاتی خۆی مناڵەکان دەیان کرد، ڕاکردن و ئەو شتانە. باشە. بەڵام ئێستاکە وەرزش بوویتە شێوازێکی ئەکادیمی. بەڵێ. زیاتر تەمارینی با بڵێن ڕەشاقەیە یا فتنسە یان بابرێن بۆدی بڵدینگە تەقویەیە، ئەوانە هەمووی بە وەرزش نادەنرێت. وەکو تۆپەیەنە، یاری سەرمێزە، تێنیسی سەرزەویە، بالەیە، باسکە، ئەوە هەموو بواریەکانی وەرزشە. بەڵام هەر کردەوەیەکی جەستەیی ببێتە هۆی ئەوەی لێدانی دڵ بەرز کاتەوە، باشە، لەش ئێنەرژی بسووتێنێتن، باشە، سوێتینگ ڕووبداتن، فەضەڵات فرێ دێتە دەرەوە، ئەوە دەکرێت ناوی بنین وەرزش. زۆر باشە. هەموو ڕۆژ تەندروستە وەرزش بکەین حەسەب حالەتی ساحی کەسەکە. باشە. خۆی حەسەب حالەتەکەیە، حەسەب تەمەنی کەسەکەیە، حەسەب ئەو بوارەی کە ئەو کەسە خۆی تێدایە. باشە. کەسێکی تەندروست ڕۆژ پێویستە لە هەفتەی چەند ڕۆژ وەرزش بکات؟ بەلایانی کەم 3 ڕۆژ. بەلایانی کەم 3 ڕۆژ. باشە. کەواتە پێویست ناکەم ڕۆژ ئەوەی بکەین. مەرج نییە. باشە. ئەو وەرزشەی کە دەکرێت ڕۆژانە بۆ چەند کات بێت؟ حەسەب لۆدەکەیە. باشە. حەسەب زۆری وەرزشەکە حەسەب لۆدەکە. کابرایەکی با بڵێن فەرمانبەرە، ئیشەکەی ئۆفیسە، دانیشتنە، ئەوە پێویستی بە دوو جۆر وەرزش دەبێتن. باشە. ئەوەیان کە لێدانی دڵی خێرا دەکە، هەناسەی خێرا دەکاتن، یا بابرێن کاردیۆڤاسکولەر، ئەوانەی لەسەر دەورەی دەمەوی بەقوت دەکاتن، پێویستی پێیەتی. لە هەمان کاتدا جولەی ڕزستنس ترێنیژی پێدەرێن، تەمارینی مقاومە، ئەوانەی کە زیاتر ماسوول کەوت جونگەکان بەکاردێنین لە تێیدا. هەفتەی 3 ڕۆژ زۆرورە بیکات. هەفتەی 3 ڕۆژ. بەڵام کابراایەک بۆ خۆی وەرزشوانە، پیشەگەرە، محتەریفە، ئیتر ئەوە طبعاً فەرق دەکات، زیاتر دەکات. زیاتر دەکات، چکە ژیانی لەسەر وەرزشەکەیە تر بە شێوەیەکی تر ئەوە بۆ خۆی بەردەوام دەیکاتن، دەچێتە دوێ حەسەب ئەو بەرنامەی کە هەیتی. باشە. زۆر باشە. کاک ئاری، ئەو وەرزشکردنەی کە دەکرێت پێویستە ڕێستێک ئەسراحەتێک وەربگرێت یاخود بەردەوام دەبیت تا ئەو کاتەی تەواو بێت؟ خۆی وەکو گوتمان حەسەب حالەتی کەسەکەیە، حەسەب تەندروستی کەسەکە. بەڵێ. ئەمە باسی کەسێکی تەندروست با بکەین بۆ نمونە. کەسێکی تەندروست، ئەو کەسە کە وەرزشەکە دەکاتن زیاتر بۆ لایەنی تەندروستی دەیکا، یان وەکو هیوایەت دەیکا، یان وەکو لاعیبێک دەیکاتن، وەکو وەرزشوانێک دەیکات. باشە. لەو حالەتانە ڕێستەکە فەرق دەکات. ڕێستەکە هەیە لەو وەرزش. باشە. غاردان یاخود ڕۆشنی هێواش کامی باشترە؟ غار بدرێ بۆ وەرزش، ینی ژمان دەکرێت؟ خۆی هەموو دەکرێت، هەمووی بە جۆرەکان لە جۆری وەرزش. ئەمە ڕێیتەکمان هەیە. باشە. پێی دەرێن با بڵێن حەسەب تەمەنی کەسەکە. جەنابەت مەسەلەن تەمەنت لەوانەی 20 ساڵە، فەرق دەکات لەگە کەسێک تەمەنی 40 ساڵ بێ. باشە. ئەو ڕێیتە ئەمە پایمان هەیە، ینی ڕێژەی سابتی پێ دەڵێ 220 ناقص تەمەنی کەسەکە دەکەی. باشە. ئۆکەی. اینجا ڕێژەی لە نێوان 0.55 تا 0.75 بۆ وەردەگری، ئەو ڕێژەی کە دەردەچێتن ژمارەکەی جارانی ئەوەندە دەکەی. باشە. ئەوە دەبێتە نەمەتی لێدانی دڵی کەمترین ئاست لەگەر بەرزترین ئاست لەو ڕێیتە. ئەگەر لە نێوان 55 بێتن بۆ 60، ئەو کاتە ئەمە پێی دەرێن یعنی نۆرمەل فیس، حالەتێکی طبیعی، کاتی ڕۆیشتن و ئەو شتانە دەگرێتەوە، یان ڕۆیشتنێکی تۆزە خێرا. کە لە نێوان 65 یان بابرێن بەرزتر 65 لۆ هەفتە، ئەوە پێی دەرێن فات بێرنینگ زۆن. ئەو ڕێژەیە ئەو کاتەیە کە لەش شەکر ناسووتێنێت، دەست پێ دەکاتن بە سووتانی چەوری. کلایکۆجین کاتەکەی محدودە کە دەسووتێ لە لەش لە فترەی چارێگەکە دەسووتێ. بەڵام ئەو فات بێرنینگ زۆن بەلایانی کەم دەبێت لە نێوان نیو ساعت تا 45 دقیقە بێ، هەتاکو پێڕا بگەم گەینە مەرحەلەی ثێرمۆجێنسس کە چەوری دەبێتە هۆی سووتانی بابان چەوری بەکاردێنین وەکو بزە. ئەوە ژیارمەتیدا بۆ کەمکردنەوەی کێشیش طبعاً هەلێوکانە.
سەتا هەفتای وزەی لەشمان لەو حالەتەدا ئەمە لە چەوری لەشمان وەردەگرین باشە بەڵام لە دوای ئەمەدا لە هەفتا و پێنجەوە بەسەرەوە ئەوە پێ دەرێن کاردیۆزۆن کاردیۆ ئەلەو ڕێژەیە کەوا 150 وزە لە شکری لەشمان وەردەگرین بەڵام 150 تر لە لەشمان خودی لەشمانەوە وەردەگرین ئیتر ڕەنگە پرۆتینی ماسوولکەش بسووتێنین باشە کەواتە ئەوەش ڕادەوەستی سەر ئەو وەرزشەکە دەکەین بەڵێ حەسەب زۆری وەرزش زۆر باشە وەرزشی قاع بابین باسی بکەین ئەوەی کە لە تەمریناتی قاعی دەکرێت لە چ تەمەنێک دەتوانی یەکێک بڕواتە قاع و دەست بۆ وەرزش بکات ئەو کەسانەی کە با بڵێن تەمەنیان وەکو قەدیم کە باس دەکرات وەکو ئەستاندەری قەدیم ئەوانەی لە خوار 16 ساڵ لەبەر ئەوەی مەرحلەی نمون گەشەن هەندێک ئەو وەرزشانەی کە زۆر قورسە یان بەرزکردنەوەی قورسایی بە شێوەیەکی مکەثەف بە شێوەیەکی چڕ دەبێتە هۆی گەشە لە بینی جونگەکاندا گرۆث پلیت هەیە نهایەتی هێزکەکان کۆتایی هێزکەکان گرۆث پلیتی پێدەرێن گەشە لەوێ ڕوودەدا باشە کە ئەو تێندنانە ئەو ڕیباتانی بینی جونگەکان ئەتو بەهۆی وەرزشی قورسەوە زۆر بەهێز دەبێ و ماسوولکەکان زۆر پتە و توکمە دەبن ئیتر ئەم گەشەیە ڕووناداتن ئیتر گەشەکە لە جیاتی ئەوەی بە توولی بێتن بە درێژی بێ بە قوتری دەبێ یعنی خراوخر لە شوێنەکە هێزکەکە ئەستور دەبێت پان دەکاتەوە کاتە لەو حالەتە گەشەی باڵای تۆزێ دەوەستێت باشە لێ پێشینان پەسەندیان نەدەکەرەوە بەڵام ئێستا دەرچووە دراساتی نوێ دەڵێ کابرا ئەگەر کەسەکە خودی شخصەکە ئەگەر تەمەنیشی بچوک بێ ئەو وەرزشانەی کە کرد دەتوانێت دوای ئەو وەرزشە چارێکێک ئەو تەمارینانەی ئستیتاڵی پێدرێن تەمەدود یان لێکشان یان ڕۆژان هەفتانە 2 جار 3 جار دەتوانێت نیو ساعاتێک هەتا 45 دقەیەک مەسبح بکات لە ناو مەسبح بڕواتن یانی تەمارینی خۆڵواسی بکاتن ئەوە وە دەکاتن گەشەی ڕانەوەستێتن بۆەوەی کۆنسترێشنێک دەست بکاتن مابین ئەو زۆر باشە کەواتە دەتوانی بە پێی توێژنەوەی ئێستا لە تەمەنێکی بچووکیش دەست بە حتمان ئێستا ئەسڵەن زۆر پاڵەوانی پیشەگەری ئەمریکیە بوو ئەوانەی کاباورێ محتەریفن یەکێک لەوانە مەسەلەن لیپریست کە کەسێکی ئوسترالی بووە لە خوار تەمەنی 19 ساڵیە 2 بتوڵەی ئوسترالی محتەریفینی بردوێتەوە 11 ساڵیە دەستی پێکردووە جەی کەتلەر کە ئەویش پاڵەوانی پیشەگەری ئۆلیمپیا بووە و 4 ساڵ لەسەریەکە بەتەڵی ئەبتاڵی عالم بووە کە دەستی بەیاری کردووە 13 ساڵ بووە یعنی کە 13 ساڵ بووە لە قاع بووە گوتیتی ساڵ و نیوەی چش پێشتر لە ماڵەوە یاریم کردووە بڵێ کەواتە ئاسایی زۆر باشە باشە کاک ئاید لە چ کاتێکی ڕۆژدا وەرزش بکرێت باشترینە بۆی سوودی لێ بگرین ئەو کەسانەی کە کێشەی قەڵەویان هەیە باشە وا باشە بەیانیان لەسەر مەعیدەی بەتاڵ چونکە ئاستی ئەنسۆلین لە کەمترین ئاستە جسم دەتوانێتن زۆرترین ڕێژەی چەوری لەش بەکاربێنێتن وەکو وزە چونکە شەکر نییە لە خوێنیدا ئەنسۆلین کەم کەواتە باشترین کەسانی کێشیان زۆرە دەتوانن بەیانیەکەی وەرزش بکەن پێش ناخواردن حتمان بەڵێ ئەو کەسانی دەیانوێت کێشیان زیاد کرد وا باشە لەو کاتەی کە با بڵێن خۆراکیان خواردووە لە نێوان ساعت و نیوێک تا 2 ساعت دوای خواردن وەرزش بکەن ڕێژەی خۆراکەکانیشان کە وەردەگرن دەبێت بە گوێرەی ئاستی پێویستی کالۆری کالۆری ئینتێشی ڕۆژانەیان چەندە دەبێت تۆزێ لەوە زیاتر بێتە لەش پێڕانەگاتن هەمووی بسووتێنێتن ناچار بێ خەزنی بکاتن یعنی ئەو زیادەی خەزم بکە طبعا دابشکردنی کالۆریەکەش ئەوە حسب جدولی ئەوەی کە با بڵێن ئەو دکتۆرێکە ئیشراف لەسەر تەقلیەکەی دەکا یان ئەو با بڵێن مدەریبەکەی خۆی ئەگەر شارەزایی هەبێتن لە بواری نیوتریشن بۆی دادنێت زۆر باشە ئەو وەرزشەی کە دادەنێت ما بینی کەسێک بۆ کەسێکی تر لەسەر چی بەندە بۆ نمونە وەرزشێکە بۆ منایە خودت بۆ جەنابتە فەرقی هەیە لەسەر چی پێوەرێک هەیە کە ئەو وەرزشە فەرق بکات خۆی جێندەر لێرکانە دەوەر دەبێت بابڕێن ئافرەتە یان پیاوە ئۆکەی بەڵێ یەکەم شت پێوەری ئافرەت دائیمەن کە وەرزش دەکاتن ئەو ڕێژەی ئەنەپۆلیک هۆرمۆن هەیە لە لەشیاندا ڕێژەکانیان دائیمەن کەمترە لە ئیپیا بە تایبەتی ئەنەپۆلیک هۆرمۆنەکانی کە زۆر دەور ڕۆڵی دەبینێتن لە گەشەی ماسوولکە گرۆث هۆرمۆنە بە دەرەجەی یەکەم هۆرمۆنی گەشە لەگەر تێسترۆن ئۆکەی ئافرەت ڕێژەی تێسترۆنەکەی کەمترین ئاستە بەڵام لە پیاودا زۆر بەرزە کەواتە لە پیاو زۆر مساعدە هەر وەرزشێک هەمان وەرزش بۆ ئافرەتێک و بۆ پیاوێکدانەی بە هەمان ڕێژە و بە هەمان کەثافە و بە هەمان لۆت پیاوەکە زۆر ئیستیفادە دەکاتن وەکو ئافرەتەکە کە لێرکانە ڕێژەی هۆرمۆنەکان دەوردەبین جێنێتیک
شێوازی دابشکردنی باڵێن شێوازی ماسوولکەی لەشی جێنێتێک یان خۆت با بڵێن ئەو قالبەی کە ماسوولکەکە هەیەی ئەلیافەکانی توولیە ئەلیافەکانی خڕا بەیڵەویە شکلی ئەلیافەکانی چۆنە ئەلیافی ماسوولکەی باز دەکەین ئەوەش دەبێتە هۆکار لەوەی کەەوە چەند ئیسیفادە لە تەمرینەکان چونکە ئەگەر بەس هۆکاری تەمرین بێتن لەسەر کاریگەری هەبێتن لەسەر جەستە دروستکردن ئەو پاڵەوانانەی کە خۆمان معجزەبین پێیان دەتوانین یاریەکانی وان کۆپیکەین بە خۆمان بیکەین تاکو شێوەی جەستەمان وەکووانیان لێبێت بەڵام شتیوانە باشە کاک ئاری چۆن دەزانی کە ئەو شێوازی وەرزشە لەوانە یەکێک لەسەری بەردەوام بێت بەڵام سوودی لێ نەبینێت ئەو پێویستەکە بیگۆڕێ حتمما وایە ئەمە تقریبا سێ تایپمان هەیە بۆ دی تایپی پێ ئندۆمۆرف میزۆمۆرف ئاکتۆمۆرف باشە ئەو باسی تایپەکان بکەی باڵێ ئەو تایپانەیان تەمەشاکەی زۆرێکیان جسمی زۆر شەکر دەسووتێنێتن باشە کە زۆر شەکر دەسووتێنێتن کەواتە ئەوە یاری زۆر قرسی بدەیتێ ئیسفادەی لێ ناکە بە گران جەستا ماسوولکەی دروست دەکە دوێژەکە تەماشاکەی زۆربەی زۆری ئەوانە دائیمەن تایپیان درێژە ینی باڵایان درێژە و شکلی ئەلیاف باڵێن ڕیشاڵی ماسوولکەیان درێژ و باریکە لۆی زۆربەی یاریەکان تەماشا دەکەی ئەو کەسانێکە تایپی لەشیان وایە زیاتر یاریەکانی باسکە باڵەوان هەردەژێنن نابینی ببێنە یاریزانی لەش جوانی بەڵام ئەوانی تر کە شۆرت جوینتیان پێدرێن بنێوان جونگەکانیان کورتە ماسوولکەکانیان هێستیان ئەستورە شکلی ماسوولکەکانیان قەبەترە ئەوە تەماشا دەکەی یاری ئاسان وەردەگرێ و زووش قەڵەو دەبێتن یعنی کێشی زیاد دەکات ئەوەی لە نێوان هەردووکانە ئەوە زۆر زوو کێشی زیاد دەکات قەڵەو دەبێت زۆر گران کێشیدا دەبەزێ یعنی سەیتەرەی لەسەر ناکات باشان بە ئاسانی گەین دەکا بەڵام درەنگ خوارە بڵێ باشە ئەو سێ بەشەمان هەیە بەپێ ئەو سێ بەپێ ئەو سێ بەشە دەتوانی ئەتوو کەسەکە خودی خۆی تایپەکەی خۆی بزانەیە با بڵێن دکتۆر پێی دەڵێ یان زاری وایە وەرزش مدەڕیبەکەی پێ دەرێتن ڕاهێنەرەکەی پێدرێ کاکە ئەتو ئەگەر وەرزش دەکەی نیەتت هەیە ببیتە و یاریزانێکی پیشەگەر محتەریف بۆ بتڵات یاری بکەی تایپی لە شەکەت لەگەری ناگونجێ ینی وا باشە ئەو تومحە زۆرەی نەدەیتە خۆیت و ئەوەندە خۆتماندی نەکەی ئەگەرنا بۆ لەش و بۆ سەحەت دەیکەی ئەوە شێوازێکی هەموو کەس دەتوانێت بە حر زۆرێک بێتن ینی تایپی لە شەر زۆرێک بێ وەرزشی ڕزستر ترینینگ بۆ مقاومە ینی بۆ مەناع زیادکردن بەڵێ دەکرێت کێشەی نیە باشە زۆر باشە کاک ئاری پری وەرکاوتیان ئەو شتێک کە لە پێش چۆن خۆمان ئامادە بکەین پێشەوەی وەرزش بکەین پێناڵین پری وەرکات پێ دەرین وارمینگ باشە خۆگەرمکردنەوە خۆگەرمکردنەوە دوو زۆری هەیە یەکەممان گوتمان بەرزکردنەوەی ڕێژەی لێدانی دڵ و دەورەی دەمەوی هەتاکو ماسوولکە خێرا خوێن لە ناوی بێ بچێ نیوتریشنی بۆ بچێ ئۆکسسیجینی بۆ بچێ مهەیە بێ بۆ ئەوەی ئەمە لۆری لەسەر زیادکەین باشە ئەوە وارمینگاپەکان دوای وی ستریچینگ خاوکردنەوەی ماسوولکەکان جوولە جونگەکان ئەم جونگانە خاوکەینەوە چونکە دائیمەن ئینسان ڕۆژانە خۆ هەمووی لە جوولەدانە ئەوەی لە ئۆفیسە دەبینی بەس دانیشتە ئۆشی ئۆفیس دەکات تەمان ناکرێت ئەوە یەکسەر بێتە ناوقاع و دەستداتی ئاسن و قورسایی بەرزکاتەوە لەوانەیە ڕۆژی دوای تووشی ستفنس بێت تووشییان پێکانێک دەبێتن لەوانەیە على المەدڵ دەوری خۆوانەکاتن ینی بە ماوەیەکی دوور و دێشە گەرار ئەوها بەردەوام بێ تووشی ئلتیابی ئەوتار بێت تووشی ئەو مەشاکلانە بێت باشەکەواتە بۆ ئەوەی ئەو شتەی ڕێگەی لا بگرین دەبێت بەلایانی کەم 5 دقه هەتا 10 دقه پاسکلێکی خەفیف یان ڕۆژنێکی خەفیف ئینجا دەست بە هەندێک تەمارینی گەرمکردنەوەی جونگەکان خاوکردنەوەی ماسوولکەکان بکەینێتتر حەسب ئەو ماسوولکەی ئەو ڕۆژە کە کابرا یاری لێ دەکات باشە زۆر باشە ئەی پێویستەکە هیچ شتێک بخۆن پێش ئەوەی ئەو ڕاضی ئەنجام بدەن وەکو گوتمان ئەو کەسانەی کە دێن کە وەرزش دەکەن حەسب هەدەفەکەیتیان لە وەرزش ینی لە پێناو چقشت یاری دەکەن ئەو کەسای بێوێتن کێشی زیاد کاتن بەلایانی کەم 2 ساعات هەتا ساعت و نیوێک پێش یاری حەسب میتابۆلیزمەکەی ئەو کەسانەی میتابۆلیزم ڕێتیان سریعە ساعتێک و چارێک پێش یاریکردن شتێک دەخۆن خۆراکێک دەخۆن ڕێژەی کالۆریەکەی تۆزی بەرز بێتن ڕێژەی پرۆتینی تێدا بەرز بێتن هەتا جسمی ئیسیفادەی لێ بکە ئەوانەی کە قەڵەون بەعکسەوە بەلایانی کەم 3 ساعت پێش یاریکردن نابێ هیچ شتێک بخۆن هەتاکو لەشیان بگاتە مەرحەلەیەک ئاستی ئەنسۆلینیان دابەزێتن هەتا جسمیان دەست بکاتن بە سووتانی چەوری ئەو مەرحەلە طبعاً کیتۆش وەبزانم زۆرێکە لە زۆرەکانی دابەزاننی کێش بۆ هۆی چی بۆ هۆی کەمکردنەوەی کالۆری هەتا جسم ناچار بێتن چەوری بکاتە تاقە زۆر باشە کاکاری زۆرە وەرزشەی گارمەتی دەدات بۆ ئەوی کێشمان کەم بکەین
هەرجوو لەیەک وتمان لێدانی دڵی بەرز کرد گەیشتە مەرحەلەی پانتینگ یعنی هەناسە سواری لێدانی دڵت لە ئاستی طبیعی بەقەدەر 1.5 بەرز بووە ئەو مەرحەلەیە لە دوای چارێکێک بەردەوام بوون لەم ڕاضەیە هەتاکو نیو ساعت یان 45 دقیقە ئەوە دەبێتە هۆی زۆرترین سوتانی کالۆری ئی لەشت ئی چەوری لەشت کە دەبێتە هۆی سەبر ئێستا دەرچووە چەند شتێک هەیە با بڵێن سێ یاری یعنی کە زۆر تێکەڵن ئەویشانە دەکەن ئەوانەی کە بابەتی کاردیۆیە ئیتر هەر یاریەک ڕاکردنی تێدابێت حتا تۆپێن حتا ئەوە حتا خودی مەلەکردن کە ئێستا مەلەکردن تا عرەقەی تێدا ناکەی بەڵام لەبەر ئەوەی ئەتو دژی کەثافەی ئاو جوولە دەکەی وەکو هەوانە ئاو کەثافەکەی زیاترەکە جوولە دەکەی قورسایەک لەسەر جونگەکانە دروست دەکەن ناچاری خۆت بجوولێنی ئەوێش دەبێتە هۆی سوتانی چەوری ئەوانی تر پێی دەرێن هیت ترینینگ هاي intensity training هاي intensity training چیە دەتوانێت هەم بە یاری ئاسن بیکەی یان دەتوانیش هەم بە ڕاکردن بیکەی ڕاکردنەکە چۆنە کاردیۆیەکە مەسافەی دقەیەک 30 ثانیە تا دقەیەک بە قوترین ئەدای جسمت دەکەی یعنی وە دەکەی لەشت تا ئەو پەڕیماندی بوون بدەیت باشە دوایوی لە مەرحەلەی دقە و نیوێکە تا 2 دقە لەشت دەگەڕێنیەوە ئاستی نۆرماڵەکەی ئاری ئاسایی خۆیەوە دوایوی دووبارە دەبێتەوە قورسترین ئاستەکە یان ماندی وترین ئاستەکە دوای ثانیانە یان با بڵێن 30 ثانیە حتا طاقت هەیە ئەقسە طاقە ڕاکردن دەکات دوایوی دەیتەوە دقە و نیوێک تا 2 دقە دەیتەوە سەر ڕۆیشتن دیسان 30 ثانیە دەچیتەوە سەر ڕاکردن دەیتەوە سەر ڕۆیشتن 2 دقە 30 ثانیە دەچیتەوە سەر ڕاکردن 2 دقە دەیتەوە سەر ڕۆیشتن ئیتر ئەوە ئاستی نۆرمەلی کەسێکە بۆ چەند ئەوەندە بەردەوام دەبێت ئەو باسی دەکەین ئاستی نۆرمەلی کەسێکە دەبێت 3 جار بتوانێت ئەوە بکات باشە یەکێکی نۆرمەڵ بێت دەبێت 3 جار بتوانێت ئەم شێوازە بەکاربێت بەبێ ئەوەی کێشەی بۆ دروستکە باشە کەسێکی تۆزێ ینی لیاقەی هەبێتن ینی کەسێکی وەرزشێک بکاتن دەبێت بتوانێت 5 جار بیکە باشە هەر وەرزشێک بێتن بەڵام جوولەی تێدا بێت نەک وەرزشی یاسایی ینی با بڵێن دانیشتن نەبێت چونکە ئێستا هەندێک کەسێ ئەتاریش بە وەرزدار با بڵێن ڕاکردن ئەوانەی ڕاکردن دەکەن دەبی بەلایانی کەم 5 تا 7 جار بتوانن باشە ئەوە پێی دەرێن هیت هاي intensity training دەرچووە هەر کەسێک ئەم جۆرە ڕاضەیە بکە 3 جار لە هەفتەیەکە ڕێژەی گرۆث هۆرمۆنی گەشەی 100 هەتا 200 جار بەقەدەر ئاستی طبیعی خۆی کە ئێستا تێدایتی بەرز دەبێتەوە زۆر باش هەفتەی 3 ڕۆژ هۆرمۆنی گەشەی هۆرمۆنی تێسترۆنی ئەوانەی هەموو بەرز دەبێتەوە لە ئافرەتە هەماشت بەڵام کەمترین ڕێژەی کەمترین ئاستی چەوری دەبێتن چکە چەورێکی یەکجار زۆر دەستێنێت زۆر باشە باسی کاردیۆمان کرد ئەگەر بە شێوەیەک باسی کاردیۆ بکەین بۆ بە سوودە و ئایا کە قورسایی هەڵدەگری کاردیۆ کە پێش قورسایی بکرێت یاخود دوای قورسایی گوتمان ئەو کەسەی کە یاری دەکاتن چێشی حکم دەکاتن ئەو کەسەی کە با بڵێن وەرزشوانە بۆ ئەوەی چێشی دابەزێنێ دەتوانێت کاردیۆیەکەی پێش تەمرین بیکات ئەینجا دوایی یارسێ ئاسنەکان بکە یان یاریەکان بکات ئەوانەی کە دەیانوێتن تەنها بۆ با بڵێن زەوقیان بۆ تەندروستی خۆیان کاردیۆ بکەن دەتوانن بەیانەکەی کاردیۆ بکەن یان دەتوانن دوای یاریکردن کە یاری ئاسنەکەیان تاو کرد چارێگە کاردیۆ ئەوە هەم کۆنتترۆلی وەزنەکەیان دەکات هەم نەشاتی دڵیشیان زیاد دەکات زۆر باشە ئەی وەرزشێکمان هەیە بۆی کێشمان زیاد بکەین ڕزستنس ترینینگ هەر تەمارینێک مقاومەی ماسوولکەی تێدا بێتێن لەگەر جازەویە باشە لەگەر چێشی با بڵێن باچێشی زەوی دەبێتە هۆی ماسوولکە گەشە بکە بەڵام هیچ وەرزشێک ڕۆڵی نییە بەبێ تەخدیە پێویستە نیوتریشنەکە وەرزشکردن تەنها ماسوولکەکانت ئاکتیڤ دەکاتن بەڵام چەندی ڕێز دەدەیتێ چەندی نیوتریشنی تەواوی دەدەیتێ بڕە خۆراکیە پێویستیەکان لە پرۆتینە لە کاربۆهیدراتە لە چەوریە ئەوانە حکم دەکات لەوەی کێشت زیاد کە یان کەمکە زۆر باشە کاکاری هیچ وەرزشێکمان هەیە بەهۆی بەکارهێنانی گەرمی کێشمان پێدا بەزێنێت یاخود وەرزش نەبی هەر شتێک کە گەرمی کێشت پێدا بەزێنێت وەکو ساونا و حەمام بخار و جاکوزی و بابەتانەوە نیە خۆی طبعا ئەوانە گەرمی دەرەچین گەرمی دەرەچی بەس دەکاتە سوێتینگ ئاوی لەشت فقط دەکەی چەوری ناسووتێ کەواتە چەوری سووتان نیە چەوری سووتان مەرحەلەکە پێی دەرێن فێرمۆجێنسس یان کیتۆسس
ئەوە کەینەیە کاتێک ئەتو کلایکۆجین لە ناو جسمت نەما مایتۆکۆندریاکان خەلای ئەو خانانەی کە تاقە دروست دەکات لە ناو ماسوولکەی ئینساندا لە ناو فایبەرەکان کە کلایکۆجین نەما بەکارنەوە ATP دروست ناکە ئەدینۆ ترایفۆسفێت ئەوانە دروست ناکەن کەواتە ناچارە پەنا باتە بەرچی بەرمەزدەڕێکی تر وەکو تاقە ئەلێوکانە چەوری بەهۆی عاملی ماندووبوونەوە بەهۆی گەرمیەوە ئەو چەوریە دەکاتە تاقە ئەوە پێدەێن ثێرمۆجینسس کە دەکاتە چەوریەکە دەبێتە تاقە دەگەینە مەرحەلەی کیتۆسس چیە ئەو کاتەیە کە لەش احتیمال لەسەر چەوری لەش دەکاتن بۆ تاقە زۆر باشە کەواتە ئەو گەرمی دەرانە چەوری ناسووتێت ئەو کەسەیە مەسەڵەن دەچێتن لایلۆن لەبەر دەکاتن بە هاوین دەچێت ڕاکردن دەکاتن تووشی مەشاکلی کلێ دەبێتن چکات و بەڕاستی ئۆڤەر سوێتینگ دەبێت شلەی لەشت زۆر فقط دەکەی کاو شلت فقط کرد تاویست نابێتەوە کێشت بۆ دروست دەبێت بەڵ کەواتەوە باش نییە و پەنانە بنەبەرەوە لە جیاتیەوە بەکاربیێنە زۆر باشترە باشە کاک ئاری بۆ پرۆتین یاخود دەرزی هۆرمۆنی ئەوانە کە لێ دەدەن ئەوە چۆنە و چۆن وەردەگیرێت خۆی دەکرێت ئەمە فەسلێک لێوکانت دانێن چکە هەردوو بابەت پێکەوە ناویان دەبڕێتن بەڵام زۆر کاریگەریان جیاوازە و پێکاتەکەیان جیاوازە پرۆتین ئەو پرۆتینی کە ئەمە باسی دەکەن وەکو سەرچاوی خۆراکی هەمومان دەزانین پرۆتین لێ بەروبوومە حیوانیەکاندایە لەگەر هەندێک پاک لە بابەتیەکان ئیتر شیر و هێلکە ئەو شتانەژە هەر پرۆتینە ١٨ پرۆتینانەی کە بابرێن فود سپلمنتە یان بە وەکو تۆزە وەکو حەبەری تر وەکو شروبە شەرابە هەر بابەتێک بێت ئەوانە تەنها لە سێ سەرچاوی خۆراکی وەردەگیرێن باشە لە شیر بەڵێ ئەو یەکەم لە هێلکە باشە لەگەر پاق لە بابەتی بەتابەتی سۆیا ئەو سەیە لەبەر ئەوەی هەرزانترین سەرچاوی پرۆتینە لە کوڕی ئەرزی لەوانە وەردەگیرێت کەواتە ئەمە ئەگەر سەرچاوی بابەتێکەمان زانی دەزانین سوودی هەیە یان خراپە باشە وەکو پرۆتین ئەتو سەرچاوەکە وەکو خودی خۆی بیخۆی شیر و هێلکە یان پاق لە بخۆی ئایا خراپە نەخێر سوودی بێگومان ئایا وەکو پرۆدەکتێکە ساف کرابێ لە جیاتیەوەی من بچم 1 کیلۆ گۆشت بخۆم هەتا 200 غرام پرۆتینی سافی بۆ لەشم وەگرم دەتوانم شێکێک پرۆتین بخۆم ئەو بڕە پرۆتینەی پێویستم دەداتێ بەڵام لەسەر مەعیدەم سوکترە ئەمن ڕۆژانە 6 جەم خواردنم پێویستە هەتاکو احتیاجی لەشم لە پرۆتین دابین بکەم وەکو وەرزشوانێک طبعا ناتوانم 6 جەم مریشی بخۆم حتما مستحیلە بۆ لەوانەیە لە ماڵی دەرکرێم ئەم برێمەوە خواردنم لۆ حاضر بەڵێ کەواتە دەتوانم لە بینی جەمەکان لە بینی دوو سێ جەمی ئەساسیمان هەیە لە بینی ئەو سێ جەمە ئەساسیە سێ جەمی شەیک حاضرکەم وەکو ئەو پرۆتین پاودەرە دەتوانم حسب هەدەفەکەشم ئەگەر بمەوێتن لە شێکی وشک بێت چەوری دانێم ئەو پرۆتینی ساف وەردەگرم ئیتر هایدرۆلایزە یان ئایسۆیە یان هەروای پرۆتینە ئەگەر بمەوێت چێشم زیادکەم ئەوە هەر یەکێک لەو پرۆتینانە دەتوانم لەگەر سەرچاوێکی کاربۆهیدرات وەکو مۆز یان وەکو پینەت بەتەر یان وەکو شتی تکە تێکەڵکەم لەگەر سێدانە مەسەلەن جویزی دایمە ناوێخ لە خەڵاتی دەدەم شێکێکی خۆش تامێکی خۆش بۆ ئەوەی کێشم زیادە ئەوە وەکو پرۆتینەکە باشە کەواتە دەزانین ئایا زەرەری هەیە یان دکتۆرەکان وابزانم مانیان نابێت لەوانەیە بەشێک لەو نیوتریشنستەی ئەو دکتۆرێکە خۆراکەکە دادەنێت بەشێکی تەواوی پرۆتینە کە بۆ هەر بەخۆی دادەنێت ئەو کەسەی کە دەیەوێتن با بڵێن کۆنتترۆلی چەوری لەشی بکاتن ١٠ دایتی ڕۆژانەی لە پرۆتین وەردەگیرێت ١ لەکەشی لە چەوری ئەساسیەکانی سنشەفاتی ئەسید وەردەگیرێتن کەواتە بزانە ڕێژەی پرۆتینەکەی چەند بەرزە ئۆکەی ئەو کەسەی کە بێتن چێشی زیادکە ١ کالۆری ڕۆژانەی لە کارب وەردەگرێت ١ لە پرۆتین وەردەگرێتن 120 لە چەوری ئاساسیەکان وەردەگرێتن بەڵام ئەگەر حتمان وشی گوتمانەوە وەکو وەرزشەکە دەگۆڕی وەکو تەمەن و وەکو ئەوە کەسێک کێشەی کلیەی هەبێ باشە یان کێشەی یوریک ئەسیدی هەبێت یوریک ئەسیدی بەرز بێتن ئەوە لەو حالەتە دەبی تۆزێک خۆی پارێزی بکاتن لەو پرۆتینانەی لەو جۆرانەی کە بەتابەتی پرۆتینی حیوانیە یان هەندێک بابەتی پاق لە بابەتێکم وەکو نیسک و نۆک و ئەوانە کە ڕێژەی یوریک ئەسید بەرز دەکەنەوە لە خوێنیان دەبی پارێزی لێ بکەنیت نابێ بیخۆن دەتوانانی مەسادری وەکو ماسیە وەکو ئەوانی تر بەکاربێنن کە ئەو کێشەیان نییە بێگومان بۆی دەردەکەوێت کە پێش وەختە دەبێت پشتنیم بکات باشە هەر یاریزانێت ئەوانەی کە با بڵێن یاریزانن وەکو کەسی ئەسایی باز ناکەم شەژمان جارێک پێویستە هەموو فحوساتێکی ئەساسی لەشیان بکەن
فحوصات وەکو پشکنینێکی گشتی بەڵام نەکرد ینی پشکنیەوە دەبێ CBC بکاتن فاسی پێکاتەکانی خوێن لیڤەر فانکشن فاسی جەرجی چاویەکان کەفایی هۆرمۆنەکانی جەرجی ڕینەل فانکشن فاسی کلیەکان تایرۆد فانکشن دەبێ ئەوانش بکە خۆی پێویستە کەسێکی ئاسایش ئەوانە بکات بەڵام بۆ یاریزانەکە پێویسترە بۆ یاریزان ئەمە دەڵێن 6 مانگ حەدی ئەدنایە نابێ ڕەتدا دەبێ بیکات بۆ کەسێکی ئاسایی لەوانەیە ساڵی جارێک کافی بێ باشە کاک ئاری ئەو وەرزشەی ئێستا باسی پرۆتینەکەمان بەڵام ئەو وەرزشەی کە دەکەین لەوانەیە هەندێک لە وەرزشوانانە پەنا دەبنە بەر دەرزی هۆرمۆنی ئەو دەرزی هۆرمۆنە ئەگەر بزانین چییە و بۆچی بەکاردێن و ئایا تەندروست و زیانەکانی چ خۆی ئەمە گوتمان لەش چەند هۆرمۆنێکی هەیە عادەتەن و هۆرمۆنانە دوولایەنن بەشێکیان پێیان دەرن ئەنەپۆلیک هۆرمۆن باشە بەشێکیان ئەندرۆجینیکن ئەوانەی ئەنەپۆلیک هۆرمۆنن گرۆث هۆرمۆنە باشە تێسترۆن بابەتیەکانە ئەوانە عادەتەن ئەنەپۆلیکن ئەوانەی کە سترێس هۆرمۆن مەسەرەن کۆرتیزۆل یان ئیسترۆجین ئەوانەی کە لە ئافرەت بەرزاگە لە پیاودا بێتن طبعا ئەو کێشەی بۆ دروست دەکات هەر هۆرمۆنێک کە دێت و هێنا دەبێت یەکەم زار بزانی شێوازی ئیشکردنی لەسەر جەستەکە چۆنە لەناو لەش کۆنڤێر دەبێتە چی طبعا ئەوانەی کە لە بازار هەیە هەمووی بینە هیچت بۆ ناکە بۆ چکە ئەو هۆرمۆنە خودی خۆی قابلیەتی دروستکردنی ماسوولکەی نوێی نییە دەبێت ئەتۆ خۆراکی بدەیتێ ئەوەی بکات چکە هەموو ئەنەپۆلیک هۆرمۆنەکان تەنها دوو ئیش دەکەن لایەنی یەکەمیان ڕیکەڤەری زیاد دەکەن باشە یعنی ئەگەر ئەتو با بڵێن یاریەکەت کرد لەو یاریە پێویستت پێ بۆ 72 ساعت ئیسراحەت بکات لە شت هەتا بگاتەوە ئاستی جاران بتوانیت جارێشتر ئەو سیژنە ئیعادە بکەیتەوە ئەو جلسە تەدریبیە دووبارە بکەیتەوە ئەو کەسێک کە هۆرمۆن وەردەگرێتن کەمتر پێویستی بەکات دەبێتن بۆ تەنها کاتەکەی کەم دەکاتەوە لایەنی دووەمیان کە ئەوەیە تەنها دووشتە یەکەمیان پرۆتین سنتیسس پێ دەرێت ئەیضی غذایی پرۆتینی کەوە دەکاتن لەشت پرۆتین زووشی کاتەوە لایەنە دووەمەکەیان پرۆتین سپێرینگ پرۆتینەکە دەپارێزی لەناو ماسوولکە خەزنی دەکاتن کە لەشت وەکو وزە بەکاری نێنێتن یا وەکو تێکشکان تێکچی نەشێنێت ینی هۆرمۆنەکە گەشت ناداتێ زەخمت ناکە چێشت پێ زیاد ناکە ئەگەر ئەتو خۆراکی نەدەیتێ چونکە هەموو هۆرمۆنەکان لەسەر دوولایانی شێ دەکەن یان هایپەرترۆفیا کە حەزمی ماسوولکەکە پف دەکا ئۆکەی ئەوەش احتیمال لەسەر ئاو دەکا ئەگەدارمە لۆچکە 1970 پێکاتەی هەر خەلیەکی ماسوولکەی لەشی ئینسانی ئاوە تەنها 1970 پرۆتینە ئۆکەی کەواتە ئەوە بەس ئاوەکەی زیاد کرد کەینە پرۆتینەکە دایە دیواری ئەو شانەیە بە پرۆتینەکەت ئەستور دەبێتن ئەو 1970 گەشت دەبێت ئەکەواتە زیاتر ئەتو ئاوت حەزم کرد لە مەرحەلە یەکەم ئەگە خواردنت نەخوارد دوای ئەوەی هۆرمۆنەکەت ڕاگرت دوای مانگێک وەرەوە وەکو خۆت لاتەوە بەڵکو ناشین تریش بوو کەسەکە کەواتە زیانی زیاترە زیانی زۆر زیاتر ئەوە جگە لەوەی کە هەر هۆرمۆنێکی صناعیەت و بچێتە ناو لەشت خۆی معمەل هۆرمۆنە ئەتو وەکو ئەوەی وایە برێکا کە معمەلی خۆت ڕاگرە ئەمن بەرهەمی ترم لە هاتیە ئەرزانتر دەیفرۆشم کەواتە ئیش بە بەرهەمەکەی خۆت ناکەی کەواتە ئیفلاس دەکەی معمەلی لەشی خۆمان ئەوەی کە هۆرمۆناتی خۆمان ئینتاز دەکا کەم دەبێتەوە ڕادەوەستێتن لە مەرحەلێک لە مەرحەلەکان لەوانەیە ئەسڵن نەگەڕێتەوە خاصەتەن ئەوەی تەسی دەکاتە سەر کلیەش طبعاً ئەمە گوتمان چونکە لە دوولایەنەنیشە هایپەرترۆفی تەنها بەس لەسەر ماسوولکە نییە لەسەر ئۆرگانەکانی ژۆرێشە لەوانەیە تووشی کاردیۆمێگالیبی تووشی پاتۆمێگالیبی ئەو جەرگت ئەستور بێت دڵت ئەستور بێ کلیەکانت تووشی نیفرۆسس بن یان تووشی حالات بن یعنی ئەستور بن و لە کار بکەون زۆر باشە کاک ئاری ئەو دەرزیە چێ بۆ ئەو وەرزشوانانە دەنووسێت یاخود چی پێیان دەڵێت وەرگن و ئایا دەتوان ڕێگر بنەوەی کە پێیان بڵێن وەری مەگرن و پەنانە بەرە بەردەرزیەکان خۆی بڵێ وەکو وتمان کەسی یاسایی ئەسڵەن پێویستی بە هۆرمۆن ئەوانەی کە پیشەگەرن طبعا هەندێک کەسەیە نکۆڵی لەو بابەتە دەکاتن یعنی خۆی بەلا ڕێیەکدا دەباتەوە نایوێت بە سەراحەت باسی بکات هیچ پاڵەوانێکی وەرزشی نییە لە بواری ویت لیفتینگ یان بۆدی بیلدینگ هۆرمۆنی بەکارنەهێنابێ درۆیە ئەوەی کە بەکاریشی هێناوە تحتە ئیشراف طبی بەکاری هێناوە زۆربەی ئیتحادی ئێستا ئیتحادی IFBB کە ئیتحادی دووەلیە بۆ کەمالە سەم ئەو ئیتحادە دکتۆراتی دکتۆری تایبەتی خۆیان هەیە ئەو پاڵەوانانەی کە بەشداری بوتوڵاتەکان دەکەن
پێدرێن دراگ پرسکرپشن یعنی وەسفەی دکتۆر هۆرمۆنەکانیان بۆ دەنووسن حتا لە خودی ئەمریکا ئەو پاڵاوانەی کە دەرمانێکی لابگیرێ هۆرمۆنێکی لابگیرێ وەرەقەی دکتۆری ئەخسایی لا نەبێتن ناتوانێت بەکاری بینێ و لە بتوڵەکە مەحروم دەکرێت. زۆر لە پاڵەوانەکان ئەترافیان کردوانی بە زمانی خۆیاندا لە یوتیوب زۆر باوە یەکێک لەوانە ڕۆنی کۆڵمان یەکێک لەوانە دۆریان کێڤین لیڤرۆن شۆنڕێی زۆر لەو پاڵەوانە نەکەوانە پاڵەوانی زۆر دیارن و زۆر خەڵک چیش دەیان ناسێتن باسی شێوازی بەکارهێنانی هۆرمۆنەکانیان کردووە باسی فحوساتی کە 3 هەفتە جارێک خوێنیان فەحس کردووە لۆ ئەوەی لێڤلی ساید ئیفێکتی هۆرمۆنەکان بزانن چەندە چەند نییە کوی کۆنتڕۆڵکەن کولانی ئێسترۆجینی کەمکەنەوە کو لاینی ئیفکت با بڵێن ئیفکتە باشەکەی زیادکەن کو کۆنتڕۆڵکەن دکتۆری خۆشیان هەبوو متابعش کراون چاودێری پزیشکی بەڵام تو کابرایەک گەنجە تەمەنی 18 ساڵە دێتە یانەیەکە کاکە بەخۆی ئینتاجی هۆرمۆنی لە قیمەیە هەتا 30 ساڵ ئینسان بەڵێ هەتا 30 ساڵ ئینسان لەو پەڕی نەشاتی هۆرمۆنیە لە دوای 30 ساڵ ئەویش حەسەب سترێس و نەمەتی ژیان و ماندووبوون لەوانەیە سەبرە کەم کاتەوە بەڵام ئەگە وەرزشت کرد ئەوە کەم نابکاتەوە لەو حالەتە پێویستە وەرزشکردن بۆ ئەوەی ئەتوو بتوانی کۆنتترۆلی ڕێژەی هۆرمۆنە بیناییەکان بکەیت ئەوانەی کە پارێزگاری لەسەر پتەوی جستە و جومگە و ماسوولکەکانت دەکات. زۆر باشە چ شتێکمان هەیە بێجگە لە وەرزش و خواردن یارمەتی بدا بۆی ئەنجامەکە زووتر ببینین ئەنجامەکە ئەو وەرزشەکە دەکەین زووتر دەربکەوێت. نووسن ئیسراحەت لە هەمووی مهمترە لە هەمووی مهمترە چونکە ئەو غودەی کە مەسئولە لەسەر با بڵێن ئیسراحەتی لەشی ئینسان یان لەسەر گەشەی لەشی ئینسان ئەو غودەیە تەنها لە کاتی نووسنە ئیشی خۆی دەکات ئەویش لە تاریکی شەودا یعنی ئەگەر ئەتوو با بڵێن شەو کاتەکەی 8 ساعتە جەنابەت 3 ساعت خەوتی وەکو ئەوەی وایە فەرمانبەرێکت هەبێتن ئەو فەرمانبەرە لە 8 ساعتی خۆی ڕۆژانەدا 3 ساعت بێکار بکات ئینتاجی چۆن دەبێت بەرهەمەکەی کو دەبێت طبعا شتێکی وا نابێت ئەی ئەگەر فەرمانبەرێکی تر 8 ساعتەکە بە کاملی هەردەوامی کرد ئەوەش لەسەر کەسەکە دەمینێتەوە. ئەمن وەرزشم کردووە دەچمەوە ماڵێ خۆراکی خۆم دەخۆن جەمەکەم تەواو کرد تەواو لە کاتی شەودا 8 ساعتەکەی خۆم 6 تا 8 ساعتی خۆم دەخەوم ئەوە پێدرێن کوالیتی سلیپینگ یعنی باشترین کاتە بۆ ئەوەی خەوێکی قوڵی پوختت هەبێت بەڵام کابرا دەبینی ساعت 4 بەیانی خەوتووە ئیتر بە هەر شتێک خەریک بێت لە ئینتەرنێتە بە یاریکردنا با چات بە هەر شتێک خەریک بووە نەنووسووە 4 بەیانی نووسووە ساعت 6 بەیانی ڕۆژهڵاتوە کەواتەوە 2 ساعت لە تاریک بەڵام 12 نیوەڕۆ 1 نیوەڕۆ لە خەوەستاوە بڵێ خەوەکەی بەڵام کوالیتیەکەی نەبوو کوالیتیەکەی کەواتە 2 ساعت بوو. باشە پێزگە لە نووسن بوونە سترێسشمان هەیە کە کاریگەری طبعا کاریگەری هەیە ئەسڵەن سترێس هۆرمۆن کۆرتیزۆل طبعا تاکە هۆرمۆنە کە دەتوانێت 5 تا 6 هۆرمۆن لە لەشی ئینسان ڕابگرێتن. باشە یەکێک لەوانە تێسترۆن کە هۆرمۆنی پیاوەتی و مەسئولە لەسەر پوختە و توندی جستەی مرۆڤ گرۆث هۆرمۆن هۆرمۆنی گەشە مەسئولە لەسەر گەشە و جوانی پێستە و تەمەن ئەنتی ئێجینگ چکە گرۆث هۆرمۆن ئەو دۆ ڕادەگرێتن یەکێک لەوانە هۆرمۆنی ئەندۆرفینەکان ڕادەگرێتن هۆرمۆنی سیرۆتۆنین و ئەوانە هەموو ڕادەگرێتن کەوانە مەسئولە لەسەر خۆشی جە و ئیسراحەت و ئەوانە ئۆکسیتۆسین ڕادەگرێت کە مەسئولە لەسەر خاوی و نەرمی ماسوولکەکان کە دائیمە ماسوولکەت کرژ نەبێ و مادوو نەبێ هەندێک کەسێ دەرە بەردەوام ئەم قۆڵن زمەر دەستێتم بەردەوام شان و پیلم ڕق بووە مەسەر کولاری خۆم ئەوە چیە ئەوە زیاتر هەمووی نەتیجەی سترێس و قەلەقیە ئەو سترێسە کاری لەسەر دەکات زۆر بێستەش هەر زۆربەی نەخۆشیەکانیش بەهۆی سترێسەوە دروست دەبن سەتا هەفتای ئەو نەخۆشیانەی کە ئێستا باوە سایکۆلۆجیکەل ئیفێکتە بەس تەنها بەهۆی نەفسی ینی ئەوە نییە کلینیکەلی کە دەچی وێزەکەی فیزیکال نییە فیزیکال نییە بەڵام هەمووی ئەوەیە سترێس هەمووی مێشکەکە مێشک باشە کاک ئاری ئەو نەتیجەیە کە وەربگرین تا چەند نەتیجەی وەزەگی بۆ نمونایەکێک لا وەرزشە جیاوازی هەیە مابینی یەکێک بۆ یەکێکی تر بەڵام هیچ کاتێکی دیاریکرا هەیە بۆ نمونە بڵێن دوای 2 مانگ 3 مانگ پێی دیار دەکەوێت کە ئەو کەسە وەرزش دەکات گوتمان زۆر هۆکار هەیە زۆر بنەما زۆر فاکتەر هەیە ڕۆڵی خۆی دەبینێتن لەوەی کەسێک 2 کەس پێکەوە دەچێنە قاعە هەردووچیان هەمان کێشیان هەیە هەمان باڵیان هەیە با بڵێن بەڵام یەکیان بە 6 مانگ
بنیەکی پوختی جوان و لیاقەیەکی باش دروست دەکە ئەوی تریان ناتوانێت بگاتە ئەو ئاستا نیوەی ئەو ئاستەیە یان هێشتا کەمتریش ئەو فاکتەرانی وچی گوتمان چنە یەکەم ڕێژەی ئاکتیڤی هۆرمۆنەکانی ڕێژەی قەلەقیەکەی کابرا خۆراکی نوستنی بوونیەکەی لە کام جەماعەتە ئەو سێ تایپەی باسمان کرد ئیندۆمۆرف ئەکتۆمۆرفیزم میزۆمۆرف کامیانە ئەوانە حکم دەبینن لە هەمان کاتیشدا ئەو تەمرینەی کە دەیکەن باشە کە تەمرینەکە دەیکەن هەتا چەند لەگە ئاستی لەشی دەگونجێت کابرایەک شخصێک با بڵێن یەکەم مانجێتی دەچێتە قاعە لەگەر کەسێکە 3 ساڵ لە قاعەیە ناکرێت و هەمان لۆدیان بۆدانی هەمان ئاستی یاریکردنیان بۆدانەوەی هەمان ماندی بوونیان بدەیت کەواتە جسمی وەی ئۆڕێدی ئەدەپت بووە لۆ ئەو سترێسە و لۆ ئەو ماندی بوونە دەتوانی خۆی ڕیکەڤەری بکاتن لێ ڕابێتن بەڵام ئەو تاقەیە نییە و ئەو ئیمکانیاتی نییە لەسەر ئەو لۆدە و لەسەر ئەوە بێت پێویست دەکات سەب تەدریجی بە گوێرەی تواناکەی با بڵێن کو مەسەلە کوردیەکە هەیە تێرێ پێ بە پێ ئۆکەی پێ بە پێ دەبێت لەگەری بچیتە پێش جاری یەکەم ئەو کەسەی کە دێتن ڕەنگە ڕۆژانە نیو ساعت هەتا 45 دقیقە تۆتەڵی گەمەکانی لە نێوان دا تا 12-15 سێت هەموو مەجموعە تەمرینەکانی بۆ کۆکەیتەوە با بڵێن چەند ماسوولکەی هەیە با بڵێن سینگ ماسوولکەکە شان ماسوولکەکە پشت ماسوولکەکە قۆڵ ماسوولکەکە ڕان ماسوولکەکە ئەوانەی هەموو بۆ کۆکەیتەوە یاریەکانی کاتە با بڵێن 12 تا 15 ئۆکەی هەتاکو 6 مانگ ئیسیفادەی لێ دەکات لە دوای 6 مانگ دەتوانانی ئەو 15 بۆ بکەیتە تۆزی زیاتر ئۆکەی بەڵام کەسێک یعنی من زۆر زار وەکو نمونە دەرێم کەس هاتووە لەم تەماشا دەکەم لە ڕۆژێکە 50 سێت یاری دەکەم 50 جلسە یعنی ئەگەر هەر جلسەی دقەیەک پێوە خەریک بێ ئەو 50 دقە دقەیەک ئیسراحەت لە نێوان سێتەکان بکە ئەو 50 دقەی تر باشە ئەو بووە چەند 100 دقە یعنی بۆ چەند ساعتێک و 40 دقە ئەوە طبعا بەو شەرتەی ئەگەر هیچ کاتێک بە فیڕۆنەدا لەگە ئەولا قسە نکاتن ئەوی نکاتن جیازەکانیش هەمووی بەردەست بێتن چاوەڕێ نکاتن یاریزانیشتی تری لە ئیشی پێ نەبێ بەو جیازە ئۆکێ ئەمە نەوزای پێ دەرێم ڕۆنی کۆڵمان 150 کیلۆ بوو لە ئۆف سیزن ئۆکێ 45 دقە یاری دەکردو لەشی ئەوە زەخم بوو تەنێک و 48 کیلۆ لێک پرێسی لێداوە 1000 ینی کەس نەبووە ڕقەمەیە بێ بە هەر دەستێکە 200 پاوەنی بەرز دەکردەوە تقریبا دەکات 91 کیلۆ بەرزی دەکرد و دایدەناوەلا کە ئەنەه وەزنی لە دەستە ئۆکێ دەرێم یا ئەتو دەبی لە ڕۆنی کۆڵمانی زۆر بەقوتر بی یان دەبی ڕۆنی کۆڵمان هیچ قوتی نەبیتن لە چاوتو کاتە پێویست ناکەوە هەموو نەخێر زۆر من وا تێگەیشتینە کە چەندی زیاتر خۆمان ماندیکەین ئەوەندە زیاتر ئیسفادە دەکەین کەچی بە خۆی عکسیە خۆی ئەتو دەبی سترێسێک باوێتە سە ماسوولکە باشە لۆ کاتێکی دیاریکراوە تایم ئەندەر تێنشن بەس ئەوە دەوەردەبینێتن هەتا چەند دەتوانی ئەتو خەلای ئەو ماسوولکەت ئاکتیڤکەی لەو کاتە دیاریکراوە دوایوی ڕیکەڤەری یعنی خۆ چاکردنەوە ڕیکەڤەریەکەش دوو بابەتە ڕینۆڤیشن نوێکردنەوە یان ریهابلیشن ئەو دوێە نوێکردنەوە خۆ چاکردن نوێکردنەوە خۆ چاکردنەوە ئەوە دەوردەبینێ خۆراک ڕێست نوستن ئیسراحەت یعنی هەم نوستنیش دەکات کاتە پێویست ناکات چەند خۆمان ماندیکەین ئەو هەموو سەعاتە لە قاعی بەسەر خۆی لەلایەنی طبیە کاتێک وەرزش دەکەی لە دوای بابرین ئەحماکردن خۆ گەرمکردن هۆرمۆنەکانت ئاکتیڤ دەبێتن کە هۆرمۆنەکانت ئاکتیڤ بوو ئەو مەرحەلەی ئەمە پێ دەرێن ئەنەپۆلیک ویندۆ ئەو مەرحەلەی کە ماسوولکەت ئیستیجابە دەکات کە ئەتو دەتوانی ئەو خۆراکەی خواردیتە نیوتریشنەکان ئەماینۆ ئەسیدی بنێریە ناو ماسوولکە خۆراک بۆ ناو ماسوولکە بنێری تەنها مەرحەلەی 45 دقە دەبا ئەلێوکانە ئەتو پێ دەرێن ئەنەپۆلیک ستیت نایترۆجین باڵانس پۆزیتیڤی پێ دەرێن چونکە نایترۆجین باڵانسی ناو شانەکانت پۆزیتیڤە پیەچەکەی پۆزیتیڤە خۆراک بۆ ناو لەشت دەچێتن بۆ ناو ماسوولکە دەچێت لەوە ڕەتتدا زیاترت کرد ئەوە تو گەیشتی مەرحەلەی کاتاپۆلیک ستیت یعنی مەرحەلەی چی هەدمی عەضەڵی ئەتو لێوکانە لە زیاتی خۆراک بدەیتە ماسوولکە شانەکانی ماسوولکە تێک دەشێنێ ئەمینۆیەکەی دەینە دەرێ بگەیتە تاقە یعنی ئیستیفادەت نەکرد زەرری زیاتر بکات کاتە کاتەکە دیاری کراو بێت و 45 دقە کافیە ئەو پەڕی ساعاتێک ڕەت نەدا باشە زۆر باشە هەفتەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ ئەوانەی یاریچی محتەریفیشن لەوانەیە 5 ڕۆژ یاری بکەن لەوانەیە 6 ڕۆژ یاری بکەن
باشە کاگاری پرسیارێک باسی پرۆتینمان کرد گوتمانەوە پرۆتینێک کە وەردەگرن ئای پێویست دەکات پێشەوەی کە پرۆتینی بە شێوەیەکی پاودەر وەرگی هیچ پشکنینێک بکەی بۆ ئەوەی بزانی چەند ڕێژێک پرۆتین پێویستە یاخود خۆی ئەمە گوتمان طبعاً ئەو کەسەی کە یاریەکەی بۆ دەکاتن کە یاری دەکەی یان ئەو کەسەی بەرنامەی بۆ یاریزانەکە دادەنێتن باشە پرۆتینەکەی بۆ تهدید دەکاتن حسب چێشی لەشی و حسب پێکاتی لەشی کابراایەکی سلیم بێ ینی لەشی با بڵێن چەوری نەبێتن ستاندەرێکمان هەیە قاعیدە باشە 1 kg بۆدی ویت باشە 1 کالۆری لۆ دادنی با بڵێن چێشی 6 کالۆریە 6 کالۆری لە فترەی 24 ساعتە فی 24ریکە ئۆکەی فی یەکیکە ئەو ئەگە پیاو بێ ئەگەر ئافرەت بێ 0.9 بۆ دادنی 0.2 کەمتر لە بەڵێ کەمتر 0.9 ئەگەر بیاوێتن چێشی زیاد کاتن ئۆکەی ئەو هەبووی دادنی ئەگەر بیاوێتن چێشی کەم بکات ئەلێ کانە تەمەشای ئەوەی دەکەی فات پێرسنتج چەند چەوری هەیە ئەگەر چەوریەکەی لە بینی باڵێن دا لۆ 15 بوو باشە ئەوە ئەو سفرنۆیەی دەکەیتە 0.85 باشە کەمتر دەکەی ئەگەر زیاتر بوو دەتوانانی هەتا 0.75 بینی باشە لە پیاودا هەتا 0.85 کافیە لی کەمکەیتەوە بۆ ئافرەت کەمتر چکە دائیمەن ڕێژەی لەشی ئافرەت ئۆتۆماتیکیان چەوریەکەی زیاترە لە پیاو هەر بەخۆی طبقەی پێستی ئافرەت دائیمەن چەوریەکەی زیاتر ئەوەش دەبێتە هۆی ئەوەی لایەنی جەمالیەت توشتی خۆی زۆر باشە تا زۆر باشە ئاری کاتەکە بەشی کرد ئەوەندە پرسیارەکانمان جواب دەینەوە تاوەکو بەرنمەیەکی تر بە دیداتان شادەبینەوە خواتان لەگەڵ